بەشێک لە فێڵەکانمان ئاشکرا کرد ومێد دەکەم هاوڵاتیان بەرچاو ڕوونیان هەبێت لەوەی هەر کاتێک کە دەچن موبایلێکی گرانبەها دەکڕن بزانن لەوەی کە فێڵی لێ نەکرێت. یەکێک لەو شتانەی کە زۆر گرینگە موبایلی ئەوروپی لە بازار هەیە بە دوواداچوونم لەسەر ئەم پرسە کرد کە خۆشم نەمدەزانی زۆر جار کە پرسیار دەکرێت دەیانگوت ئەوروپی پێمان وا بوو ئەمە باشترین موبایلی بەڵام ئەوە ئەوروپیانە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا موبایلی سیکراپ هەیە یعنی بەشێکی موبایلەکە ئیش ناکە لە زۆربەی ئەو وڵاتانە تەنانەت لە ئەمریکاش هەمووی کۆ دەکرێتەوە دواتر دەچێتە وڵاتی چین لەوێ بە شێوەیەکی مۆدێرن ئەو موبایلانە نوێ دەکرێتەوە پاک و خاوێن دەکرێت عیبەکانیان چا دەکرێت دواتر ڕەوانەی هەندێک لە ناوچەکانی دنیا دەکەن لەوانە هەرێمی کوردستان کابرا دەڵێ ئەمە دەستی دووە هیچ عیبی نییە نوێ بیکڕە و بەبێ منەت بەڵام ئەوە چاکراوەیە دەستی دووە باشە دەینە سەر ئینفۆگرافیک لەگەڵ ئەوەشدا میوانێکم هەیە عامر ئەحمەد نوێنەری بریکاری سەرەکی کۆمپانیای ئایفۆن لە هەولێر کاک عامر بەخێر بێت زانیاری ورد و دروستمان دەوێ بە پەلەش کاتمان زۆر نییە بەڕێز عامر بەخێر بیت ئایفۆن 14 لە بازارەکانی هەرێمی کوردستان فرۆشتن هەولێر ڕۆژ یەکەم 300 موبایل فرۆشراوە لە هەولێر لە ڕێی بازاری ڕەش تەبەن بازاری سپی تاوەکو ئێستا دەست پێ نەکردیە کاک عامر و کۆمپانیاکەی لە هەولێر وەچیلی سەرەچین لە چەند ڕۆژی داهاتوو ئایفۆن بە 1550 دۆلاری ئەمریکی بە فەرمی دەفرۆشرێ بەڵام لە هەولێر لە سلێمانی لە دۆک بە 2200 دلار 2150 دلار لە بازاری ڕەش فرۆشراوە لە ڕۆژی یەکەم 600,000 دلار لە هەولێر خەڵکێک پارەی دۆلاری ئەمریکی داوە بە ئایفۆن با بڕۆینە سلایکی دووەم زاینە سلێمانی چ ڕوودەدا فرۆشتن سلێمانی ڕۆژی یەکەم 100 موبایل فرۆشراوە ئەوش بای 200,000 دۆلاری ئەمریکی بووە هەموو کات هەولێر پێشەنگە لە فرۆشتنی موبایل بەڵێ هەولێر لە هەموو کاتێکە پێشەنگە لە کڕینی موبایل و لە بەدەستخستنی ئایتم نوێیەکان کە داخلی کوردستان دەبێت بە شکلێکی گشتی بۆ هەولێر چکە زۆرترین خەڵک لێ دەژێ و زۆرترین داواکاری هەیە و ئەو کەسانی کە دایمان کە لە هەولێرە دەژێن زۆرترین خواستیان هەیە بۆ ئەو ئایتمەنایە ئەو ڤێژنوانەیە لە پێش بەغداشە بەڕێزانم جێبدەنێ ئەوانەی دەڵێن فەقیر زۆرە هەر قسە دەکەی دەڵێ فەقیر یەکەم جار کە موبایلێکی گرانبەها بێتە نێو هەرێمی کوردستان لە جیهان بڵاو بێتەوە لە هەولێرە زۆرترین کڕیارانیش لە هەولێرە بەتایبەت ینی لە پێش بەغداش لە پێش بەغداش ئاگادار من بەغدا ئەو هەموو پارەی ئەو هەموو بودجەیە اینجا توانای کڕینی هەولێر زیاترە لە توانای کڕینی بەغدا لە سلێمانی دووەم شاردێت بەڵێ دۆهۆک بابچینە دۆهۆک بەڕێزان باشە فرۆشتن دۆک ڕۆژ یەکەم 140,000 دۆلاری ئەمریکی بە موبایل دراوە سلایتی ئەخیری بابزانین کڕین و فرۆشتنە 3 ڕۆژدا ئایفۆنی 14 1800 موبایل لە ماوەی 3 ڕۆژ لە بازارەکانی هەرێمی کوردستان هەولێر سلێمانی دۆک لە 3 ڕۆژدا 1800 موبایل یعنی سیرکەن کۆمەڵێک بازرگانی گەورە بەدەر لە بریکار کۆمەڵێک بازرگانی گەورە لە دووبەی دانیشتون لە هەولێر چوون لە سلێمانی چوون لە دۆک چوون دانیشتون چاوەڕێ دەکەن کەینێ موبایلە دەگات بە دووبەی یەکسەر کە دێ یەکسەر پارەیان پێداوە 1800 موبایل هاتۆتە هەولێر سلێمانی دۆک بای 3 ملیار و 600 میلیۆن دینار باشە دینارە کەوایەوە بە دینار لێکی دراوەتەوە بەڵام 1800 موبایل لەسەر 2100 دۆلاری ئەمریکی لێکەوە نرخەکە دەردەچێت باشە بۆچی لە بازاری ڕەش بەوەندەیە خەڵکێک ڕەواجی لەسرە نۆرەی گرتووە چاوەڕێ ناکە لە ڕێی بریکارەکانەوە موبایل بەتاکید زۆر بەداخەوە زۆر بازاری ڕەش ئێستا لە کاتی ئێستاە ناڵێم سەتا بەڵام لە 150 خەڵک کەمتر شارەزای بریکارەکانە و کەمتر سەری لۆکیشنەکانەکەت ئێستا گەبێ سەر واقعی ئێستا ئەتوانیت تۆ لە لۆکیشنی خۆت ئەتوانی ئەو بریکارانە دیاریکەی کە بریکاری فەرمین بۆ فرۆشتنیەوە بە پەلە بگاتە دەستی بۆ نمونە ینی ئەوەی کە دەوێت بە پەلە بیکڕێت چکۆ خەڵکێکی زۆر ناسیوە شتێکی باش نییە ئەو بە پەلەیە پێویستیە یان چاولێکەریە چی لێ تێدەگەنێ بەخوای یەکەم شت زۆر کەسێ حەز دەکات یەکەم کەس پێ بێت ئەوە خۆیەکە بەڕاستی وە خۆیەکی لێ هاتووە بەڵام چاوەڕانکردن باشترە بەڵام هەر موقعێک و هەر ناوچەیەک ئاپڵ کە ئەو ئایتمە دروست دەکات بە پێ ئەو ناوچەیە تایبەتمەندی خۆی داتێت چەندی فەرقە لەگە بازاری ڕەش
لەگە بازاری ڕەشە هەرزانترە زۆر هەرزانترە 300-400 دلار هەرزانترە بەلای کەمی بەلای کەمیەوە 300-400 دلار تۆ بچێ بریکاری فەرمی لەگەڵ بازاری ڕەش 1400-1500 دلار لەچۆ 2400-2100 دلار لەچۆ باشە من نامەوێت ڕیکلام بۆ کۆمپانیەکەی ئەوە بکرێت کا دەکەم بەس دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەین هەندێک دەڵێن ئەم مۆبایلە ئەکتیڤە ڕاستە هەندێک دەڵێن نائەکتیڤە هەندێک ئەوە چییە مەسەلە هەندێک دەڵێن ئەوروپیەوە خۆی ئایتم ئەو ئەپڵ کە منتەجەی خۆی دروست دەکات لە ئایتمەکانە کاتێک ئەو مۆبایل لە بۆکسی خۆیان دەرهێنرێت بەکارهێنرێت یا پێ ئەکرێت لە لەپسی کاتە وەرنتیەکەی دەست پێکات جا ئینجا مانگێ بێ دوان بێ هەرچەندێک بێ لە هەر کاتێکە ئەو ئایتمەکە ئەکتیڤە بێ سعری دێتە خوارەوە تاسی لە وەرنتیەکەی ئەکتیڤ بکڕین یان نەکڕین نەیکڕین ئەسڵ من لەقل لەگە کڕینی ئەکتیڤانیم تۆ دەڵێ کە هاوڵاتیان وەکو بریکاری سەرەکی دەڵێ کاکە ئاگادار من هەر مۆبایلێت کە ئایفۆن بێ بڵێ ئەکتیڤە نەیکڕێ باشترە نەیکڕێ زیانی چییە زیانەکانی ئەوەیە هەندێکیان هەیە مەسەرەن یان خۆی هەر بڵێن پرسیارەکە خۆی لەوەیە ئایا بۆ کراوەتەوە ئایا ئەو جیازە بۆ ئەنبۆکسینگ کراوە تۆ کەسێکی 1400 یا 1000 یا 2000 دلار بۆ جیازەیە دیت بۆ ئەنبۆکس بێ باش ئەو شەریکەیە ئەو کۆمپانیایانە کە بڵێن مۆبایلی گرانبەها بەرهەم دەهێنن شار و وڵات و جوگرافیا و کەش و هەوا جیاوازی پێ دەکەن زۆر جیاوازی پێکرێت بۆ نمونە کە وەکو ئێمە وەکو بریکاری عێراق و کوردستان ئەو مۆدیلانەی کە بۆمانێ پێڵێن مەدەڵست یان شەقل ئەوسەد وەکو خۆمان لە باوە لە ناو خەڵکی خۆمانە مۆدلی شەقل ئەوسەد زۆرترین تەحملی هەیە بۆ ساردی و گەرمی ئەم مەناخی ئێمە وایە کەم معتەدلە دائیمەن یان ساردیکی زۆرمان هەیە یان گەرمیەکی زۆر لەو حاڵەتەیە ئەوە کێشێکی زۆر دروست دەکات زۆر ئەو مۆبایلانێک کە بۆ قارەکانی تر یان بۆ بەشەکانی تر دروست دەکرێت دووچاری گەرمبوو نەبێتەوە ئێستا بۆ نمونە ئەکتیڤ نەبێ ئەکتیڤ نەبێ و نسخەی شەقل ئەوسەد و یەک سیم کارت یەک سیم کارت و شتێکی کەشەیە زۆر ئەبێ خەڵکی لە ئاگادارکەمەوە ئاگادارکەمەوە ببوورە ئێستا ئەپڵ لە مۆدیلی ئەم ساڵە ئێڵەلێ یان بڵێن مۆدیلی ئەمریکی سیمکارتی دەرچی سیمکارتی بە هەم شێوەیەک هەڵگرتووە زۆر خەڵکیژێ ئاگاداری ئەو شتە نییە دەرجەی سیمکارتیش ئێمە کە وەکو ئەڵێن یەک سیمکارت سیمەکەت فیزیکەڵە و سیمەکەت ئەلکترۆنیە ئەتوانی سون من بیلێ بەڵام نسخەی ئەڵەلێ کە ئێستا داخلە بێ هەندێک کەسێ لێ ئاگادار نییە لاوانەیە تووشی زۆر حاڵەتی لەناکاوبوونەوە ئەو سیمە ئەلکترۆنە بەرکار دەبێ لە کاتی ئێستا بەرکار نییە بەداخەوە ئەبووە بەرکار بێ بەڵام لە کاتی ئێستا تۆ بەس نێتت هەیە ئەی چێ داوەتان کردووە زۆر داواکاریمان هەیە بەڵام لە کاتی ئێستا حکوومەتی عێراقی موافقە نادا بۆ ئەو بابەتە زۆربەی شەریکەکان چارەسەر ئەوەیە کە پەلە بکرێت لە بەکارخستنی ئەو ئیسیمە چکە سوودێکی زۆریە بێت چکە ئەو ئەلکترۆن سیمە مەسەن تۆ فیزیکی سیکەل سیمێکت هەیە ئێوە بریکاری سەرچین تاوەکو ئێستا چەند کەس ناوی تۆمار کردووە بۆ ئەمڕۆ لەو کاتێک ئێستا من قسەیەکەم هەتا ئێوارێ یەکەم ڕۆژە ئەعلانی پری ئۆردەرمان کردووە تا ئێستا 500 دانە تا 600 دانە خەڵک داوای کردووە بە شێوەی ڕسمی بەڵێ بەڕێز عامر ئەحمەد نوێنەری بریکاری سەرچی کۆمپانیای ئایفۆن لە عێراق و هەرێمی کوردستان زۆر سوپاس دەستان خۆش بێت